بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ئێستاش بەردەوامین لەگەڵتانە و کاتی ئەوەیە کە ئەم خوێندکارە بەڕێزانە پرسیارەکانیان ئاراستە بکەن سەرەتاش دەچینە لایم کاکەیە فەرموو ناوی خۆت بڵێیت و پرسیارەکەت ئاراستەکەی. من دوو پرسیارم هەیە. پرسیارێکیان بۆ کاک ئاسوعەلی قسە لەسەرەوە کرێکە ئەنترۆپۆلۆژیای سیاسی لە مەسلەی دروستبوونی دەوڵەتە حسابێکی باشی بۆ کرێ بۆ مانای چارەسەری کێشەکانی کۆمەلگاکە لە وڵاتانی کە دەوڵەتیان نییە. پێت وایە لای ئەم ئەو شتە هەیە بۆ ئەوەی کە دوجار چارەسەری کێشەکەیەکە دەبێتە دەستوری هەموو لایەنە سیاسیەکان و تێڕوانینێکی هاوبەشان هەیە بۆ هەموو مەسەلەکان. پرسیاری دوو لە بەڕێز کاک عەبدولوەهاب ئەویش ئەوەیە کە پیرلۆجەندەری فەڕەنسی لە قسەیەکا دەڵێ دەوڵەت لە یەک کاتا دۆست و دوژمنی هەمووانە. ئایا تۆ پێت وایە ئێمە هەرێمێکی باشمان هەبێ بە دەربێت لەو لایەنە خراپانی کە هەیە بۆ نمونەی ئەو کەسێتە معنەویی کە تۆماس هابز باسی دەکات لە دروستبوونی دەوڵەتە یاخود ئەو پەروەردە سەقەتەی کە هەموو لایەنە سیاسەکان تاک پێگەێنە یاخود ئەوەی کە جیۆپۆلیتیکی کوردستان تاوەکو ئێستا بە تەواوەتی دیار نییەوە دروستیش نەبووە و دروشمانێش کە دەوتێ پێڵاوەکان دەمبەستێتەوە بە نیشتیمانەوە هێشتا نسخ نەکراون. ئایا پێدوانی ئێمە هەرێمەکەمان باشترکەین لە ئێستادا دواتر دەوڵەتی کوردی ڕابگەنین باشتر نییە؟ سپاس. فەرهاد محمود خوێندکاری بەشی ڕاگەاندن. سەرەتا دەستخۆشیدان لێگەم ئەمە پرسیارێک ئاڕاستی کاگاسۆ بکەم. ئەوی ژێ باسی لە سێ ڕەگەزی سەرەکی کرد بۆ بوون بە دەوڵەتی هەر دەوڵەتێک ئەویش خاک و گەل و دەسەڵاتە. بەڵام کاتێ حکوومەتی تووچیا بەردومانی ناوچە سنووریەکان دەکا دەسەڵاتی خۆمان هیچ بەرپەرزدانەوەیکی نییە. ئایا ئەمە لە سونعای دەسەڵاتی کوردی کەم ناکاتەوە؟ سپاس. دەستە خۆش بێ بەڵێ فەرموو. بڕیار محەممەد خوێندکاری کۆمەڵناسی. پرسیارەکەم بۆ کاک عەبدولوەهابە. ئایا پرسی وروژاندنی دەوڵەتی کوردی لەم کاتەدا بۆ کردکردنەوەی ناڕەزایی خەڵکە یاخود پڕۆژەیەکی استراتیژی نیشتیمان نییە؟ دەست خۆش بێ. بەڵێ گۆران عەبدوڵڵا بەشی کۆمەڵناسی. پرسیارێکم بۆ کاکوا بێ کاکوا بخۆ دەزانی خەڵکی کوردستان بە وەکو بەمانە فرۆیدەگەی بە شێوەیەکی نەستیانە هەموو چاوەڕێش تێگە لە خەونا چاوەڕێشتێکی شاراوەیە کە لە هەموو تاچێکی کورد بەگشتی و کوردستانی باشوور بە تایبەتی بۆی بارودۆخی هەیە. ئایا بوونی بڕیارێک یان بوونی ئەوەی کە مژدەیە کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە خەڵک چاوەڕێ بکات جگە لە چاوەڕوانی دەوڵەت چی بێ؟ دەستە خۆش بێ. هاشم بەهجەت خوێندکاری جوغرافیا. پرسیارە بە کاک موحسین باسی دوو تەسەوەری کە باس دروستبوونی دەوڵەتی کوردیەکەن کە لە کوردستانان دوانی دژ بەیەکن. یەکێتی ئەوەی ماوزرا لە خەونی شاعیرانەیە و پارتیش تا سەرێسقان لەگەڵ یایەتی، بەڵام ئەم دوان هەردووکیان دژ بەیەکن و هەردووکیان بە پرۆژەی استراتیژی بێکەوە بەسراونەوە کە ئێستا وەکو دارێکی وشی لاتووە هاکا شکا و نەما ئەم پرۆژەیە. ئایا ئەم دوانە ئەگەن بەوەی کە دەوڵەتی کوردی دروست بکەن دەوڵەتی کوردی لەم نێوەندەیە چی لێ دێت؟ بە تاکید حیزبەکانی کە وەلا خراون لەم مەسەلەیە. دەست خۆش. پرسیارێکی کە بۆ کاک ئاسۆ باسی بنەماکانی دروستبوونی دەوڵەتی کوردیان کرد. خاک و دانیشتوان و بەڵام باسی هێزیان نەکرد. هێز کە بنەمایەکی سەرەکیە، چی هێزی ئابووری بێ چی هێزی سەربازی بێ، کە ئێمە لە کوردستانە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سەربازیەوە زۆر زەعیفین بەرامبەر بە وڵاتانی دەوروبەرمان، چ عێراق چ سووریا چ ئێران چ تورکیا. تورکیا ئەزانین کە شەشەم وڵاتی عالەمی لە ڕووی هێزەوە و ژمارەی زۆری دانیشتوانی هەیە. ئێران ئەزانین کە 11ەمە، سووریا ئەزانین کە لە 30ەکانەیە. دەست خۆش. ئیدریس سەمین خوێندکاری بەشی کۆمەڵناسی لە زانکۆی سلێمانی. پرسیارێکم ئارەسەی کاک موحسین هەیە ئەوەیە ئەگەر ئێمە ئێستام دەوڵەتی کوردی ڕاکەین بە بڕوای من وەک تاکێک هیچ دڵم پێخۆش نییە. بە بۆنی ئەوە ئێستاکەی مەگەر لە ماوەی ئەو 21 ساڵ سێرمان کرایە ئەمان توانین دەوڵەتی کوردی ڕاگەین بەبێ کەرکوو. بەڵام ئێستاش ئەگەر بەبێ کەرکوو ڕاگەین ئەوە هیچمان نەکردو و هەروەک جاران وین و 21 ساڵ کەوتینە دواوە. سپاس. هێمن حوسێن خوێندکاری بەشی جوگرافی. پرسیارێکم هەیە بۆ کاک ئاسۆ ئەویش ئەوەیە کە ئایا تاکی کوردی دەسەڵاتی کوردی پێش ئەوەی کە دەوڵەتێک بۆ تاکانی ڕابگەێنێت باشتر نییە ئیش لەسەر ئەوە بکە کە ئینتیمای تاکی کوردی بەرز بکرێتەوە بۆیە لە ئەنجامدا دوای ئەوە تاکەکە بتوانێت دیفاع لەو دەوڵەتێکە لەو کیانێکە کە دەسەڵاتی کوردی توانوێتی بۆ تاکانی بەرەم بێنێت. هونەر محەممەد لە زانکۆی سلێمانی بەشی جوگرافی. پرسیارەکەم ئاراستەی کاگە موحسینەکەم وەکو نووسەرێک ئایا ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی لە ئێستا تا چەند لە بەرژەوەندی گەلی کووردە؟ من بەو دەوڵەتە چیم ئەبێت کە ئێستا نەمبووە؟ ئایا هەروەگەوەیە کە سنگ دەرخەیت و خۆت دەرخەیت و بڵمێ لەسەر ئاسی ناوخۆ و نەودەوڵەتی چ سوودێک بێنێتەوەی گەل وەکو تاکێک و وەکو گەنج و هەموو لایەنەکان چ سوودێکی لێبینن بۆ لەنجامی دروستبوونی دەوڵەتی کوردیا؟ دەست خۆش بێ. سەرباز محمود بەشی ڕاگەاندن قۆناغی سێ.
تاوان کا یادگار پرسێکی نەتەواتی لەم شێوەیە پرسیاری زۆر هەڵدەگرێت بەڵام من یەک پرسیار تارە دەکەم بۆ جەنابەت کە لە هەر چوار بەڕێزەکانیان بکەین کە هەمویان بە یەک دێر جوان بنەوە ئایا چ بکرێت بۆ ئێمە دەوڵەتێکی سربەخۆی کوردستانیمان هەبێت. یاسین کەریم خوێندکاری جوگرافیا پرسیان زۆر دانابوو بەڵام دوو پرسیارە ناڕاستی کاک سوارە و کاک عەبدولوهاب بکەم بە کورتی یەکیان بۆ کاک عەبدولوهاب ئەپرسم ئایا نوێنەرانی کورد لە وڵاتانی دەرەوە لەو مدەتێک کە لە دەرەوە نوێنەرمانەیە 20 ساڵە 21 ساڵە چەندێکە چیان کردو ئاین بۆ قەزای کورد چیان کرد تا ئێستا و هەوڵیان ناوە قەزەیە بکەم بە قەزەیەکی جیهانی پرسیاری دووەمت بۆ کاک سوارش وتی لە دوای شێخ مەحموودەوە ینی قیادەی کوردی يعني قيادي كردي برادين وكجرأتي أوان هبه دولتي كردي إعلان كان أي كوماري مهابادي قاضي محمد ناونيشي شادان كريم خوێنکاری بەشی ڕاگەیاندن پرسیارەکەم ئاراستەی کاک عەبدولوهاب بکەم ئەو باسی ئەوەی کرد کە وتی 9 ساڵ بەنسبەت کوردەوە شەو ڕۆژێکە ئەی تاکەی ئێمە چاوەڕێ بکەین واتە 9 ساڵیکەی بخەینە سەر بێ بە دوو شەو دوو ڕۆژ ئەو کاتە چی بۆ کورد ئەکرێت لە ماوەی ئەو 18 ساڵە واتە ئەو باسی ئەوەی کرد کە 9 ساڵ بەنسبەت کوردەوە شەو ڕۆژێکە ئێمە چاوەڕوانی چی لە حکوومەتێکی کوردی بکەین کە بە 9 ساڵ نەتوانێت دەوڵەتێکی کوردی یان با بڵێن هێشتا ئیعلانیشی نەکرد بێ. دەست خۆش بێ. نهرۆ کەمال خوێندکاری کارگەری زانکۆی سلێمانی پرسیارەکەم ئاراستەی کە عەبدولوهاب بکەم ئەو لە سەرەتاوە ئاماژەی بۆدا کە باشووری کوردستان خاوەنی حکوومەت و خاوەنی پەرلەمان و دامودەستگاکانە ئاماژەی بەوەشدا کەوتی ڕەنگە مۆرکێکی کەمی حیزبی پێوە بێ ئاین دەستگا بە بچوونی ئەو دامودەستگاکان بەرەو نیشتیمانی بوون ڕۆشتونە دەوڵەتێک ئەگەر دامەدرێت دامودەستگاکانی نیشتیمانی نەبێت بەڕاستی ئەم دەوڵەتە هیچ خزمەتێ بەنەتەوەکەی ناکات ئایا ئەم دەستگانی کە ئێستا بوونی هەیە دامودەستگای نیشتیمانین بە دڵیان منەوە خۆم ئەو پرسیارە خۆم بەڵایم بۆمە نەخێر ئایا ئەگەر دروستبوونی دەوڵەتی کوردی بێگەڕانەوەی ناوسەدا بڕاوەکان ئەمە هەڵکەنی گۆڕ نییە بۆ خۆمان بەدەستی خۆمان ئایا دەوڵەتی کوردی بەبێ سەروەرکردنی یاسا کە ئێستا لەم یاسا لە وڵاتەیە ئۆکتۆبری جاڵۆکەی لێ هاتووە تەنها کەسە بچووکەکان نەگرێت و نەما بینیوە بە درێژایی مێژوو کەسێکی بچووکی گەورەکانی پێوە بێت ئایا ئەمە شێوە دیکتاتۆری دروست ناکات من دەوڵەتی من نەتەوەی بێدەوڵەتم قبوڵە بەڵام دەوڵەتی دیکتاتۆرم قبوڵنی دەست خۆش بێ. سەر شێخی خوێنکار بەشی جوگرافیا پرسیارەکەم بۆ کاک محسینە ئایا لە ئێستای کوردستان دەمە پێویستمان بە دەوڵەتی نەتەوەیە یان نەتەوەی دەوڵەتەیە ئەگەر یەک بکرێت کێک سەرنجیش لە سەقسەکەی بەڕێز مامجەلا کە کراخۆنێکی شاعیرانەیە پێم وایە دەبێ ئێمە کە منطقیانە لەو قسە بکەین و ئایا لە چ شوێنێک و لە چ کاتێکدا قسە کراوە نە بە مێژووی خەباتی خۆی چەندین جار باسی مافی چارە خوێندنووسین و قەزی نەتەوەیەتی کورد دەست خۆش بێ. بەڵێ بینەرانی عەزیز زۆر سپاس بۆ ئەو خوێندکارە بەڕێزانە کە کۆمەڵێک پرسیاریان کرد لە ڕاستیدا من کاتم نەبوو بیکەم و هیواداریشم کە وەڵامەکان بە پێی پێویست و بە پێی کاتەکەمان لەم بەڕێزانە وەربگرنەوە سەرەتاش دێمە لای کاگاسۆ کاگاسۆگەر وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە کە ئاراستت. بەڵێ سوپاسەوە بۆ ئەو بەڕێزانە پرسیارەی کاک فەرحان واجا بێمەوە کە تێڕوانی هاوبەش بۆ دەستور یەکی لە بنەما بنچینەیەکانە بۆ دروستکردنی هەر قوارێکی سیاسی و کە وەکو دەوڵەت خۆی بناسیێنێ و قوبوڵکردنی هەرێمایەتی و نێودەوڵەتیش بەڕاستی فاکتەری کاریگەرن چونکە تۆ مامەڵی ئەقلیم هەرێمایەتی نێودەوڵەتی لەگەڵان نەکرێن ناتوانی بچیتە کۆمەلگای نێودەوڵەتیەوە لە پەیوەندی نێودەوڵەتەکانە جێگات ببێتەوە و بتوانی لە سەرپی خۆڕا بۆسیت و بژیت. پرسیاری کاک فەرهاد سەبارەت بە بردومانی تورکیا و بردومانی ئێران و ئەو دەستدرێژیانێک لە سەر هەرێمی کوردستان بەڕاستی لە یەکەمەوەی کە هاوسەنگێکی هێز لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتانە نییە و ئەوان هێزی زۆر بەتواناترن لە هەرێمی کوردستان. دووەمیشانەوەی هەرێمی کوردستان نەیتوانیوە کارتی وەڵامدانەوەی بۆ ئەوان هەبێت و لە ڕووی ئابوووریەوە لە زۆر ڕوویترەوە ئێمە چاو لە دەستی ئەوانین و خۆمەوا پتەوە بەهێز نەکەەوە کە بتوانین لە ڕووی ئەوانە بە پەیوەندیەکی هاوسەنگ مامەڵە بکەین. بۆ ئەو پرسیارەی بەڕێز کە هاشم کردی ڕەگەزەکان بنەمان بۆ دروستکردنی دەوڵەت یانی ئەوەی کە خاک و گەل و دەسەڵات ئەمە بنەماکانن تۆ ئەبێ لەسەر ئەم بنەمایانە پایەکانی دروستکردنی دەوڵەت دروستکەی کە پایەکان بریتێ لە ئابووری بەهێز و بریتێ لە هێزی چەکداری نیشتیمانی و بریتێ لە دامدەستگای کارگەڕی و بیرۆکراسی هاوچەرخ و ئەمانە هەموو کۆمەڵی پایان کە تۆ بە دروستکردنی ئەم پایانە سەقفی سەروەری و دروستکردنی دەوڵەتەکەی لەسەر دائڕێژی و بەبێ بنەماکان پایەکان دروست نایە بێ پایەکانیش سەروەرەکە دروست نابێت. سەبارەت بە پرسیارەکەی کاکهێ من پرسیارێکی جوانی کرد کە دەسەڵات پێشەوەی باز لە ئیعلانکردنی دەوڵەت بکە پێویستە کار و ئیش لەسەر دروستکردنی ئینتیما بکە. ئێمە لە وڵاتی ئەمە ئینتیماکان
پێش ڕوخانی ڕژێمی لە ناوچوو پێش ڕاپەڕین ئینتیماکان وا ئەبینم بەهێزتر بوو لە ئێستا ئەو کاتە ئینتیما بۆ کوردستان و بۆ گەلی کوردستان بەهێزتر بوو ئێستا لەسایی ئەم بەڕێوەبردننی حکومڕانیە ئینتیما بۆ ناوچەگەرێتی ئینتیما بۆ هۆز و بنەماڵە و بەرەباب لە پێش ڕاپەڕین و لە پێش ڕوخانی ڕژێمی سەدام زۆر زیاتر زاڵی کرۆکە ئەوەش بەڕاستیە گڕێتەوە بۆ تێڕوانینی دەسەڵات بۆ ئەو چەمکانە و ڕوانێکی استراتیژیانی دوورمەودای نییە بۆیە لەگەڵ و پرسیاری ئەوام کە بەڕاستی ئەوە بناغەیە نەک ئیعلانکردنی لە ئەتوانێت دەوڵەتی ئیعلان کەیت و سبەینە تووشی 1001 کێشەوەی شومە و گرفت بی بەڵام کە بناماکانە هەبوو خەڵک خۆی بەخاوێنی دەوڵەتە زانی هیچ هێزێک ناتوانێت لە بنی بێنێ و لە ناوی بەرێ سەبارەت بە کاک سەرباز چی بکرێ بۆی دەوڵەتێکی سەربەخۆی کوردستانەوە پرسیارێکە کە بۆ هەمومانی کرد بەڕاستیەوە کۆی بەرنامەکە لەسەر ئەوەیە ینی ئێمە لە ناوە خۆمان بەهێز بکەین لەسەر ئاسی هەرێمەتی نێودەوڵەتی دڵنیایە بین بە دەوروبەرەکەمان کە کێشەی گەلێکی چەندین ملیۆنی کێشەیە کە چارەسەرێکی ڕێشەی بۆ نەدۆزرێتەوە ئەو گەلانەی تریش ئاسوودە نابن یعنی ئێستا تورکیا کێشەی کورد چارەسەر ناکە هەموو تورکیا لە سەرێشە و گرفت و ماڵوێرانی و زەرری ئابووری و زەرری ترایە چارەسەرکردنی کێشەی کورد ئەو دراوسیانە دڵنیاکەینەوە کە ئێمە بە دژمنایەتی بیر لە دروستکردنی قواری سیاسی ناکەینەوە بەڵکو بە دۆستایەتی و بەو ڕوانینەی کە دروستکردنی قوارەیەکی سیاسی کوردستانی ئەبێتە فاکتەرێکی جێگیری لە هەر ناوچەکەوە بێتە فاکتەرێک کە ئەوانش ئاسوودەتر بکەوە کاری هاوبەش و گەشەکردن بۆ هەمولایەک بەدیبێنێ و زۆر سوپاس دەستە خۆش بێ کاگاسۆگەن بەڵێ کاک عەبدولوهاب دێمە لای تۆ پێم خۆشە وەڵامی پرسیارەکانیان بیت زۆر سپاس سەبەر بە پرسیارێکی کاک فەرمان هەمەخەم پێم وایە بیزەبت فعلا نەگەرەگەر هەتا من بێ دەوڵەتێکی کوردیژە دەوڵەتێکی کوردستانی دروستکەین ئەبێت فعلا بە هەرێمێکی باشمان هەبێ هەنگاوی باشمان نابێت ئەو ڕێکی سیاسی کۆڵکە ئاساسی بنەما ئاساسانی کە ئێستا زۆر گرنگە و سەرێکیە و بنەڕەتی نەبێمە حازری بکەین لەو هەرێمە باشە بۆ دەوڵەتێکی باش سەبارەت بە پرسیاری کاک بڕیار ئەو پرۆژەی ئەپرسی و دروستکردنی دەوڵەتی کوردی یا کوردستانی بەڕاستیەوە کێشەیەکە خۆی ئێمە خۆمان لەگلاکەین ئەمە چیمانە دەوڵەتی کوردی ناشنالیزم دروست دەکەین یا دەوڵەتێکی کوردستانی دروست دەکەین نیشتیمانی کوردستانی دروست دەکەین ئەوەش اختلاف بکرێتەوە بەڕاستی بێگومان ئەبێ ئێستا نەبووتە پرۆژەیەک بەڕاستی بڵێ بنەوەقەشە کراوە مداوە لە کراوە خەڵکی پسپۆڕ و شارەزای بۆ کۆکراوەتەوە پرۆژێ بکرێ پرۆژێکی نیشتیمانی و هەموو لەولایەنەکان بەشداری تا بکەن جا سیاسی اینجا مرکزەکانی توێژینەوە دراسا زانکۆکان و خەڵکانی سیاسی حەزابی سیاسی بەبێ استثنا یعنی بێ هەموو ئەمانە مشارەک بوون بۆ ئەوی پرۆژەیەکی نیشتیمانی دەرچێت و دوور بێ لە گیانی حیزبایەتی و تاگڕەوی و ئەملایانی و ناوچەگەرایەتی ئەوە بەڕاستی ئەبێوانە هەموو تەجاوازی تاکرابێت لە پرۆژە نیشتیمانی و بخرێتە بەردەمی خەڵکی لە دوای استیفتای لەسەر بکرێت دوای بچێت بۆ ئاعلا دەسەڵاتی شتەشەی لە وڵاتی ئێمە کەش پەرلەمانە بۆی بگەڕێنەوە و ڕای خەڵک و هەموو خەڵکی لێ وەرگیرا بێت طبعا لە هەمووشی گرنگتر ئەوەی ئەو پرۆژەیە مەقبول بێ لەگەڵ دنیا و ڕەوتی ئێستای سیاسە لە جیهانە بەڕاستی چونکە هەرچی بکەی لە دنیاە جیهان لەگەڵتان نەبێت هیچ بۆ نەکرێت خاڵێکی تر ئەوەیە کە باز لەوە کرێ ئایا کاک مەسعود یاخود سەرۆک بارزانانی لە نەورۆز کەوتێتی مژدێک ئێم بە ئێوە لە بێزگە دەوڵەتی کوردی چیتر بێت کاک مەسعود ئێستا باسی دەوڵەتی کوردی نەکردەوە بە لە هەموو دیدار و کۆبوونەوە و مناسەباتە بۆنەکانە باسی لەوەی کردو کە دەوڵەتی کوردی ئەبێ هەبێت اینجا ئەو ئەمڕێک و یاسپێنێ نازانم بەڵام بەرحەڵ دەوڵەتی کوردی یەکێ بۆ دایمەن لە قسە و لە خواست و لە لێدوانەکانی مەسعود بارزانی و بستراتیژی کاری بۆ کرد ئەوە وەزم وەڵامی ئەو کاکە گۆران بوو وەڵامی کاکە سەردار کا پرسیارێکە بۆ چوارمانە ئایا چی بکرێت نەتەوەی کورد دەوڵەتێکی تا کورد دەوڵەتی سەربەخۆی بەخۆی ئالەم کرد بەڕای من ئەوەنداڵێم ئێمە بێ هەمومانێک بین ئیرادەمانێک بێ هەڵوێزبینێک بڕیار بین ئەگەر ماڵمان هێران بێ وەرێکەمە پەلای کاداکێشین و بەش بە عەقڵ و بە شێوە بەشتیادی خۆمان بەڕاستی ناکەین بیش بۆیە یەک هەڵوێستی و یەک ئیرادی و یەک بڕیاری بێت کاک یاسین کەریم ئەو نێرانی کورد لە دەرەوە چیان کردو بێ گومان نێرانی کورد زۆر دەمێکە لە ساڵی سیەکان و لیستەکانەوە لە شەریف پاشاوە باش کاریان کردو لەسەر دەوڵەتی کوردی و دابینکردنی سووری کوردی و لە مەحادانی کە پەیمانێک کە بووە وەکو سیڤەرەوانە دارێکە زۆر شت باش کراوە لێەوە ئەو دادیە تاکو ئێستاکە نێرەکانی شۆڕش کە من خۆمی چێوانی هەڵە ساڵ نێرایەتی شۆڕش و ئەو وەزعام کردو لە دەرەوە لەگە هەموو شۆن و مناسبەی باسی من کردو کوردی پێگەی هەبێ ئەبێ مزڵمان لێکرێ ستەمان لێکرێ وامان لێکرێ هەموو مەزلومیەتی خەڵکی کوردمان گیان و بۆ شوانەی کە بینیمان یان ڕۆژان پەیوەندی و عەلاقەمان لەگەڵ هەبووە
جا ئەوان چەند و پی بەرژەوەندی خوان و چۆن وەڵامیان کرد و چۆن ڕفتارێن لەگەڵ ئەو مەقدوریەتی ئێمە کردو یا لەگەڵ حکومەتانی ئەو دەسەڵاتانی یا حکومەت و سیستەمانی کە کوردیان چۆسانەوە سەرە دابشکراوە ئەوان بەرژەوەندی خۆشیان هەمیشە لە پێش بەرژەوەندی ئەمەدانەوە لە زۆربەی کاتە ئەوەندەی تاوەکو 2023 ئەتوانم بڵێ من زۆر تێکەڵی وەزع دەوڵەمانسی پەیوەندی و دەوڵەتیە بووم یعنی پێم وایە هەمیشە بەرژەوەندی ئەو وڵاتانی ئێمەتیا کەرمان کردووە لە پێش هەموو شتێکی ترەوە پێش کورد بڵە پێش کۆمەڵی حتا بنەماکانی مافی مرۆڤ بوو ئەوانی کە لەفوگەزافی پاراسی مافی مرۆڤیان لیاوەیە دەوڵەتان یا میلەتان یا کەمایەتی و نەتەواتەکانی ژیانیان کردووە هەموو جارێ کەوتونەتە ژێر بەرژەوەندی ینی بووینەتە پلەیەک و دوو ڕەنگە دەجار جاریوەکە ژۆ پلە سەیش لە پاراستنی بەرژەوەندی وڵاتەکانە و دەوڵەت ببین بەجاری چەند لە دانیشتێکە لەگەڵ وەزیری خارجیەی سویدی پێوەمەوتمان سەدام حوسێن ماڵە سەدام حوسێن لە پرسیدنت سەدام حوسێن وتی من وەزیری خارجیم تۆ بە زمانی دوبلانسی قسەیان بکە یعنی لەسەرەوە تۆ ڕەوێن یعنی بەڵی سەدامیش پێی ناخۆش بوو یعنی من بەرژەوەندی خۆیەوە پارێزەیە بالنسبة شاداخان فعلا من ئێستا شتێکی تکرارێکەوە خوشکی بەڕێزمان پێم وایە مێژوو زۆر درۆدرێژە ئەوەندەی کە لە 14 ملیار ساڵی کە زانست پێیزانی و هەیە پێی ببردووە مێژوو زۆر ئەوە نییە 9 ساڵ شتێک بێ بۆ دروستکردنی دەوڵەت میلەت 216 ساڵ شەڕی کردو بە شەڕ بزانین ئەمریکا چەند ساڵ شەڕی کرد ئەوە بیافرا میلەتێک بوون هەر نەما لە ئەفریقا زانی گەلی بافرا هەر نەما هەمووی بشەید و کوژرا زانی ماڵگە نابوون لەبەرەوە ئەگەر لای تۆ 9 ساڵ زۆر زۆرە لای من هەشتا هەرج نییە چرکەی ژنیە لای من بۆ دروستکردن و پرۆسەیەکی درێژخایەنی هەمەلایانی گرنگی حساسی زۆر شارە نووسەسکە بێت دەوڵەتی کوردی لەبەرەوە زۆر کەمە وەکو چۆن ئەگەر وەکو زەمن وە ئەوەنە زۆر کەمە وەکو پانتایش قەترێک دێتە دەریایەک لە دەریا لووشێکیش ئەوەی کاک شاهۆ جەمال وانە جەمال ئەلاکوین هۆگر هەیە سەر هۆ جەمال باسی لەکرد ئەڵێ من ئەو دەوڵەتەم ناوێت گەر بەڕاستی بە لەسەر ئەساسی حیزبی و ناوچێتی و نازەم چی ئەوە گەر دەستگاکانی نەکرێت بە دەستگای مؤسساتی و نیشتیمانی بەتاکید من لەگەڵ جانابتان هەمومانە بێت دژیەوە بێن ئەبێ ئەو هەرێمە کە بەرەو دروستکردنی دەوڵەتی بڕات ئەبێ پێشتر مؤسساتی خۆی کرد بێت تەهیلاتی کرد بێت هەموو ئامادەسازی باشیشی کرد بێ بۆ ئەوی بتوانێت ڕۆژان خۆناک بشێتە قۆناغی ئاعلانکردنی بەنگەشەی دەوڵەتەوە وابێ دوور بێ لە ژیانی وکوتو خۆخۆیەتی و تاگڕەوی و زعیم پەرستی و نازانم ئەشخاصی کاریزمی و وأمانە ئەمەش لەگەڵیان بەڕاستی ئەگەر نەکرا مؤسساتی بەڕاستی دەوڵەتێکی فاشل دروست دەکەنێنەوە وەکو دەوڵەتی سووریا کە ئێستاە وەکوی میسر دروستکرا وەکوی تونس دروستکرا وەکوی زۆر لە وڵاتە کۆنەکانی سۆسیالیسم و سوسیالیسم هەموو دەوڵەتی فاشلنەوەنە بۆچی چووکە لەسەر بنەمایشی بێ ئەنتیمای نیشتیمانی بێ ئەنتیمای خەومی تاک حیزبی بووە تاک ڕەوی بووە بە ناوی شخصیاتی کاریزمی و قادەی کاریزمی دروستکرا بۆیە ئەبینین هەموو ئەو دەوڵەتانە ئەکامەکانە فەشەل بووە بۆی هومێدەوارم لەسەر ئەو قسەی جەنابتان ئێمە دەوڵەتێکی مؤسساتی ئامادەساز بکەین کە ئەم دەستگانی کە ئێستا هەنجە ناوی وەزاراتە ناوی پەرلەمانە ناوی حکوومەتە ناوی سوپایەک و سەربازیە هەمووی مؤسسات کرێ و کرێمە دەستگا و لەسەر ئەساسی مؤسساتی ڕفتار بکەین و سکوت بکەین و سیستەمی بەڕێوەبردنڵاتوار دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ وڵاتان دەستە خۆش بێ کاک محسین دێمە لای تۆ لەگەڵ کاک سوارەیە نزیکی دەخولەکێکتان هەیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بەڵێ لە ڕاستیا بە شێوەی گشتی من ئەوەی لە حەزم لە پرسیارەکانە بە شێوەی گشتی دوم لە حەڵی سەرەکیە دوای دێمە سەر تاکتاشی پرسیارەکان یەکەم ئەمانە نوێنەری ئەمنەوەیشی تازەکەن لە ڕاستیا و ئەوەی کە من ملا حەزم کرد ئەمانە ژیانیان بەلاوە گرنگە کە ئەمە زۆر گرنگە بەڕاستی ژیان دووەم ئەوەندەی کە جۆری دەوڵەتیان بەلاوە گرنگە ئەوەندە دەوڵەتەکەیان بەلاوە گرنگە کە بەڕاستی ئەمە ئەبێت پرسیار بێت لای سەرکردی سیاسی کوردستان لای خەڵکی لای سیاسەکانی کوردستان کە چی وای کردووە خەڵکی ئەمنەوەیە ئەوەندە دڵخۆش نەوێ بە دەوڵەتی کوردستان ئەمە یەک دوو بە شوێن جۆری دەوڵەت تا بگەڕێنێک بۆ خودی دەوڵەت خۆی کاک حاتەم باسی لە یەکێتی و پارتی کرد بەڕێی من زوڵمەکەی نەگەر پێمان وابێ یەکێتی تاسەرێزخان دژی دەوڵەتی کوردستانە و پارتی داسەرێزخان لەگەڵ دەوڵەتی کوردستان نایەت پێم وایە زوڵم لە هەردووشانەکەین یعنی نا یەکێتی زۆر دژی دەوڵەتی کوردستان نە پارتیش بۆ جۆرێکە لەگەڵ دەوڵەتی کوردستان نابێ بۆیە ئەمە بۆی زۆڵم نەکەین لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕاستە تاالبانی قسەی لە جۆرێکی بەڵام مەرج نیێت ڕێی سەرەکی ئەو حیزبە و کادر و سەکراتی و حیزبە بێ بەڵام بەڕێی من ینی ئەوەی دەوڵەت چی بە تۆ دروستەکات ینی یان چی وای کردو یان ئەم دوو ناکۆشی دیوانێکێتی و پارتی دەوڵەت بەرەو چۆوە من بۆ خۆم بەڕاستی گەشتبینم بەوەی کە ئێمە لە ئایندێشی نزیکە ئیتر ئەم نزیکە چۆنیەکە من نازانم بەڵام بینە خاوین دەوڵەتی کوردستان بەڵام مەرج نییە دەوڵەتی کوردستان
ببەستینەوە بەیەکێتی و پارتی و تاالبانی و بەرزانیەوە لە ڕاستی ئەمەی هەڵەیە و من پێم وایە لە ڕاستیا معنی بە خوێندنەوەی عقلێتی ئێستایان هەڵسوکەوتی ئێستایان سلوکی ئێستایان من پێم وایە نەتیجەتی و پارتی تاالبانی و بەرزانی ناتوان دڕۆ دروست بکەن سەبارەت بە کاکی دریس دڵخۆشنەوە بە دەوڵەتی کوردستان دیسانەوە گەڕێمەوە بەسەر ئەوەی کە ئێوە دڵخۆش نین بە دەوڵەتی کوردستان یان ڕابتکردنەوەی دەوڵەتی کوردستان بە کەروکەوە من بۆ خۆم دژی ئەوەم کە ئەو ڕئیم ئەو بۆ چوونەم کە پێی وایە تا نەسودابڕاوەکان نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستانی ئێمە دەوڵەتمان نابێت یان داوڵمان نەبێ باشترە بەڕێی من ئاساییە ئەو ناوسانەش لای ئێمە نەبن و ئێمە دەوڵەتی شڕا بگەین یان دروستی بکەین لەبەرەوەی کە تۆ کاتە کە بیتە دەوڵەت وەکو شخصێتیشی نیە و دەوڵەتی لەگەڵ عێراقا مامەڵەکەیت کارنەوەیان ئاسانە بە تایبەتی کە ئێمە ئێستا 9 ساڵ ئەزبوونمان هەیە یەک بستمانە گەڕانوێتەوە ئەمە تاوان قسەی زۆر هەڵەگرێ بەڵام لەبەروی کەمە لە تەواوبوون ڕاگەیانی دەوڵەتی کوردستان چه سوودێکی هەیە بەڕێی من ئێمە ئەبێت لەوە ئەو بۆ قسەکردن لەسەرم پرسیارە ئەبێ ئێمە وازدەوە بینین کە دەوڵەت ببەستینەوە بە ڕاگەیاندنەوە لە ڕاستیا دەوڵەت ئەبێت تۆ لە ئەرزی واقعا دروستی بکەی و پێویست ئەو کاتە خۆی ڕاگەیەنێ و پێویستی بە هیچ کەسێکی نیە کە وەکو مژدە پێمان بەخشێت و ڕای بگەێنێ یعنی دەوڵەت لە ئەرزی واقعا دروستکرێت سەبارەت بە پرسیارەی کاک سەربەست چی بکرێت من پێم وایە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردستان پێم وایە پێویستمان بە عقلێتێکەیە ئەم عقلێتە گەورەتر بێت لە بادینان و سۆران لە یەکەتی و لە پارتی لە تاالبانی و لە بەرزانی لە دەسەڵات و لە ئۆپۆزیسیۆن و ئەبێ هەمومان کۆکاتەوە کاتێک ئەم عقلەتە پیا بوو من پێم وایە ئەمە توانین بینە خاوەن دەوڵەتی خۆمان سەبارەت بە پرسیاری کاک سەرهەنگ ئەوەی کە لە نەتەوەی دەوڵەت و دەوڵەتی نەتەوەی لە ڕاستی ئەمە مەسەلەیەکە زۆر هەڵەگرێەوە من بە چەند ستونێک لە هاوڕاتی لەسەرم نووسیوە و فعلا ئەو دەوڵەتی کە من ئەمەوێ ئەبێت دەوڵەت بەرمەبنای دەستورێک لە ڕێگای دەستورێکەوە لە ڕاستیا تۆ نەتەوەیەکی تازە دروستکەی بۆ مانایی کە وەکو هاوڵاتی سێری هەر تاشی ئەم وڵاتە بکە بە حیزبی و ناحیزبیەوە بە تورکمان و بە عەرەبیەوە بە کورد و بە شیعە و بە سوننیەوە بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتیەوە هەر کاتێک ئەمە دەستان ڕەبتی بە پرسیارەکەی پێشوشەوە هەیە لە ڕاستیا ئەم عقلە دروست نەبوو کە تۆ لە ڕێگای دەستورێکەوە نەتەوەیەکی تازە دروست بکەیت من پێم وایە تۆ ناتوانین دەوڵەتداری بکەیت و ئەوەشی کاک سوارە لە پێشەوە باسی کرد لە ڕاستیا یعنی دەوڵەت بوعدێکی مەدەنی هەیە یعنی تۆ پێویستی و بەوە هەیە کە لە ڕێگای دەوڵەتەوە مافەکان پارێزینەک مافەکان زەوت دەستە خۆش بێ دو تەشتان وەرەگرم کاک سوارە تۆ گەر وەڵامی پرسیارەکان بیتەوە حەزێت نەبێ بە کورتی بەڵێ باشە ئەو پرسیاری کە چی بکرێ بۆ دەوڵەتی کوردستانی تەم پرسیارێکی زۆر زۆر ڕێک و پێک بووە لە شوێنی خۆیەتی و ئەو منی زافتن بۆ ئەو سێبە ڕێزەکە وەڵامیاوێ تابەتی کە محسن جوانی باس کردیان هەمویان جوانیان باس کرد ئەوەیە کە باس کرێ مۆزوعە بۆی ئەو بەرنامەی کە محسین فەرمووی بێتە دی ینی باز نەکردنی دەوڵەتی کوردی ینی پێم وابێ مە کەمترین ئەمە یەکەم جارە لەسەر ئەم مەوزوعە بەم شێوەیە باس کرێەوە هیوادارم بێتە بیدایەتێکی سەرەتایەکی باش بۆ بەردەوامبوون لەسەرەوە لەبارەی کۆماری مەهابادەوە کە کۆماری مەهاباد دروشمی سەربەخۆیی نەبوو دروشمی ئۆتۆنۆمی خودمختاری هەبوو و هەتا برایەکی قازی محەممەد نوێنەر بوو لە نوێنەری کۆمار بوو لە پەرلەمانی گەرانی تامان دوایی کە کۆمارە خودمختارێکە ڕووخا ئەو برایشی گیرا ئەدام کرا لەبەرەوە ئەوەی کە ئەم هەرێمەی بەلاوە وازانێ و ئامێنێتەوە بۆ کۆماری مەهاباد ئەڕوخێنرێت من یەک دوو پرسیارەکە بوو کاک بەرگابەز یەک پێنەوەگەوەی کاک محسین کە فەرمووی زۆر جوانە یانی تۆ دەوڵەتی کوردی ڕەبزەکەی بۆ خۆت حەقە ڕەبزیکەی لە میلەتێکی ڕەبز نەکەی لە منی ڕەبز نەکەی من پێم خۆشە تۆ خۆچی دەوێ بتەوێ بەس ئەو فەرز مەکە بەسەم ناخۆ من نەموتۆ تۆی لا بلا ئەبێ دەوڵەتی کوردی دەبێ ڕەنگە منی بڕوام دەستەکە نەبێت دەستە خۆش بێت کاگاسۆ دێمە لای تۆ بۆ وەرگرتنی دواوتت لەسەر تەوەری ئەم جاری بەکراوەی کە تایبەت بوو بە دەوڵەتی کوردی دەوڵەت بوونەوەرێکی زیندووە وەک هەر بوونەوەرێکی تری زیندوو قابلی دروستبوون و قابلی لە ناوچوونیشە لە مێژوودا زۆر دەوڵەتماندیوە هەڵوەشاوتەوە بوونی نەماوە و لە مێژووی کۆن و نوێ شایەتی دروستبوونی چەندین دەوڵەتی نوێ بووین بۆیە دروستبوونی دەوڵەتی کوردستانی پێویستە خەونی ڕاستەقینەوە واقعانەی خەڵکی کوردستان بێ چکە مافێکی سروشتی خەڵکی کوردستانە و ئەو خەونە ئەبێ کاری بۆ بکرێ استراتیژی بۆ دابڕێژرێ و لە ڕووی کردارێکیەوە دەسەڵاتدارانی هەرێم بەرپرسی یەکەمن لە پوچەڵکردنەوەی ئەو خەونە و لە بەدیهێنانی ئەو خەونەشە ئەتوانن ڕۆڵی کاریگەریان هەبێت لە بەدیهێنانیا و بەم شێوازەی ئێستا من لەو بڕایەدام دوورترە خرێتەوە لەوەی بەدیبێنرێ دەستە جەنابتان کاک عەبدوڵڵاه
سپاسوەڵە من دوتەمەوەی لەگەڵ ڕێی کاک سوارم نەوتی تا سەرسق من تا سەر مۆغ لەگەڵ دروستکردن دەوڵەتی کوردین یا کوردستانیەوە میلەت قەرای دەسرات چۆنێت چۆنەوە پرۆژێکێتە پێشەوە و هیوادارم ئۆکە خەڵک بە خەو نێزانانی بە فەنتازیای شاعران نێزانێت بە حقیقت و دەوڵەتی کوردی دروست بێت بەڵام دەوڵەتێک بێ دەوڵەتی هاوڵاتی بێت دەوڵەت دیموکراتیت بێت دەوڵەتی مافپەرستی خەڵک بێت بەبێ جیاوازی دەستە خۆش بێت کاک محسین دواوتەی تۆ بە کورتی هیوادارم قسەکردن لەسەر دەوڵەتی کوردستان لەیان سیاسەکانەوە مساعدە نەبێ بەڵکو بۆ تێپەڕاندنی ئەو وەزعانە هەموارە بێت کە ئێستا هەیە و بۆ بەرزکردنەوەی یعنی ئێستا بۆ نمونە ئەم تەلەبە بەڕێزانە باسییان لەوە کرد کە تۆ چۆن دەوڵەت دروستەکەی ئەمە هەڵسوکەوت و ئەمە سلوکی سیاسەکانە هیوادارم باسکردنی دەوڵەتی کوردستان ئەم پرسیارە بە وروژێنێ بۆی ئەم سلوک و ئەم هەڵسوکەوت و ئەم عقڵەتی دەسەڵاتی سیاسی کوردستان تێپەڕێنین واتە سەقفی خواستی ئینسانی کورد لە ڕێگای ئیسارەکردنی پرسی دەوڵەتەوە بەرز بکرێتەوە نەک بچووکرێتەوە بۆ بەڵێ دەستە خۆش ئێستا هەیە دەستە خۆش بێ کاک سوارەگەن جەنابتان بەڵێ منیش بە هەمان شێوە سوپاس بۆ جەنابتو بۆ هەموو ئەو کەسانی کە لێرە ماندوو بوون و ئەمانێکی مێژوویە بەڕاستی تاریخیە باسکردن لەسەر مەوزوعە و هیوادارین باسکردنی دەوڵەتی کوردی بێتە هەندێک بە هەمان زیاتر و باشتر و چاکتر هەم تی بگەین و هەم بتوانێت گەلەکەمان بەرە و دەوڵەتێکی دیموکراسی نیشتمانی هەموو نەتەوەکان وەک گەلی کوردستان بۆ باشتی لە ناوچەکە بژی دەستان خۆش بێ بەڵێ بینەرانی عزیز زۆر سپاسی ئەم بەڕێزانە کەم کە لێرە ئامادە بوون و خوێندکارە خۆشەویستانە کە لەگەڵمانە ماندوو بوون و ئەمڕۆ ئەرکیان کێشا و بابەتەکەیان دەوڵەمەندتر کردین بۆ ئەم بەرنمەیە کاگا سوالی وەکو چاودێری سیاسی لەگەڵماندا بوو کاک مەسینەدی وەکو نووسەر و کاک سوارە محەممەد قەرەداخی وەکو مافناس و هەروەها کاک عەبدولوەهاب وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵماندا بوو لە کۆتاییدا زۆر زۆر سپاسی ئەو ستافە ئازیز و بەڕێزاکەم کە هاوکاریان کردم بۆ تۆمارکردنی ئەم ئەڵلقەی بەرنامەی بەکراوەی کاتێکی خۆش خواتان لەگەڵ و ماڵتانەوە.